ساڵتان لێبێت و لە شارپرێسەوە ئەم کاتتان باش هەر کات لە عێراق هەڵبژاردن بەڕێوە دەچێت ڕاستەوخۆ لە دوای هەڵبژاردن مشتومڕ و گۆڕینەوەی ڕا و سەردانیکردنی هێزولایەنە سیاسەکان بۆ کۆکردنەوەی گەورەترین کورتەی پەرلەمانی و بۆ پێگەێنانی حکوومەت و وەرگرتنی سەرجەم پۆستەکان مشتومڕی جدی دێتە ئاراوە بە تایبەت باسکردن باسوخواست لەبارەی سێسەرۆکایەتیەکەی عێراقەوە مشتومڕی جدی لە نێوان هێزولایەنە سیاسەکان دروست دەکات وەک هەمیشە لەسەر ئاستی هەرێمی کوردستانیش دیسان پۆستی سەرۆک کۆماری عێراق دەبێتەوە بابەتی گفتوگۆ و ڕێی و بیرروبۆچوونی جیاواز لەلایەن هێزولایەنە سیاسەکانەوە دەهێنێتە سەر مێزی گفتوگۆ ئەم جارە جیاواز لە هەڵبژاردنەکانی پێشووتر سەرۆک کۆماری عێراق پۆستی سەرۆک کۆماری عێراق بۆچوونی جیاوازی بە تایبەت لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان دروست کردووە. پارتی دیموکراتی کوردستان پێی وایە ئەوە ڕاستە پشتی کووردە بەڵام تا ئێستا بۆ هیچ هێز و حیزب و لایەنێکی سیاسی یەکلایی نەبووەتەوە لە بەرامبەردا یەکێتی نیشتیمانی کوردستان پێی وایە ئەو پۆستە مافی یەکێتی نیشتیمانی کوردستانە و هیچ هێز و لایەنێکی سیاسی بۆی نییە داوای بکات بۆ گفتوگۆی زیاتر لەبارەی یەکڕیزی کورد و بۆ چوونە جیاوازەکان لەبارەی پۆستی سەرۆک کۆمارەوە میوانداری بەڕێز بێستون سابووراوایی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانم کردووە. کاک بێستون سڵاوت لێبێ ئەم کاتت باش دەمەوێت بزانم ئەو یەکڕیزیەی کە هەمیشە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ چوونە بەغدا داوای لە یەکتری دەکەن و داوا لە هێزولایەنە سیاسیەکان دەکەن تا چەند بۆ کورد گرنگە. ئەم کاتتان باش مێدەم سەرکەوتنتانە و سەلامەتیتان دەخوازم. سڵاو بۆ هەموو بینەرانی ئێمە ئێستا کە لەگەڵمانان. یەکێک لە مەبدەئە هەرە ئەساسیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان پارێزگاریکردنە لە یەکڕیزی خەڵکی کوردستان لە ڕێگەی دابینکردنی ئاسایشی سیاسی و ئاسایشی کۆمەڵایەتی لە کۆمەڵگەی کوردەواریدا. ئەمەش ئەوە دەبەخشێت کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە دەرگاکەی کراوەیە و دەستی ڕاکێشراوە درێژ کراوە بۆ تەوقەکردن بۆ باوەش بە یەکداکردن لەگەڵ هەموو حیزبەکانی کە هەن لە هەرێمی کوردستاندا و یەکێتی نیشتیمانی کوردستان هەرگیز و هەرگیز پێداگری لەسەر بابەتێک ناکات کە بە حەقی خۆی نەزانێ و هەروەها پێی وابێ کە پێویست دەکان برونەت هەبێ بەڵام ئەو بابەتانەی کە پەیوەستن بە مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان بە مەبدە و بە بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە پەیوەستن بە هەموو ئەو پرینسیپانی کە یەکێتی نیشتیمانی کوردستان نیمانی پێێتی ئضافەتەن بۆ یەک خاڵی زۆر گرنگ ئەویش ئەو حاڵەتانەی کە لە کۆنەوە هەبووە پەیوەندیدار بە مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان و پەیوەندیدار بە هەموو ئەو بابەتانەی تر کە یەکێتی لە عیلاقی خۆی لەگەڵ حیزبەکانی ترە پیادەی کردووە پەیوەندیدار بە هەموو ئەو پۆستانە پەیوەندیدار بە هەموو ئەو ڕێکەوتنانە کە هەیە لە نێو یەکێتی نیشتیمانی کوردستان و بە تایبەتی ئێمە لێرە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان دەتوانین ئاماژە بدەین. بۆیە وای دەبینین کە یەکێتی هەم لەسەر مەبادیئی خۆی سوورە و هەم لەسەر ڕاکێشانی دەستی خۆی و درێژکردنی دەستی برایەتی وەکردنەوەی ئامێزی ڕێز و حورمەت و هەواڵینی بۆ هەموو حیزبەکانی تر کە لە هەرێمی کوردستاندا هەن و ئامادەبوون بۆ ئەوەی چ لە هەرێمی کوردستان و چ لە دەرەوەی هەرێمی کوردستان و چ لە بەغدا لە ناو عێراقا ئێمە یەکدەنگ و یەکڕەنگ بین بۆ ئەوەی بتوانین دەنگی خەڵکی کوردستان بە عێراقیش و بە دنیای دەرەوەش بگەینی. زۆر باشە هەمیشە پارتی یەکێتی بەو شێوازەی کە جەنابەت ئاماژەت پێکرد لەسەر ئاستی باڵاش داوای یەکڕیزی لە یەکتری و لە هێزولایەنە سیاسەکانی دیکەش دەکەن. لەسەر ئەم بنەمایە ئەزمموی چەند ساڵی ڕابردووی کورد لە بەغدا لەبارەی یەکڕیزیەوە چۆن دەبینیت؟ وەڵاهی کاکە ڕاڤیار ئەوەی کە من بەش بە حاڵی خۆم بەلا حەزم کردووە لەم فترەی کۆتایی ئەم پەرلەمانی عێراقی خۆمان ئەندامەکانی خۆمان ئەندامەکانی کورد لە بەغدا غەیری ئەندامەکانی پارتی ئەوانی دیکە زۆر ڕێک بوون لەسەر هەموو ئەو کێشانە و هەموو ئەو بابەت و مەبەستانەی کە پەیوەندیدار بوون بە خەڵکی کوردستان بەداخەوە ئەندام پەرلەمانەکانی پارتی هەماهەنگ نەبوون هاودەنگ نەبوون لەگەڵ هەواڵەکانی تر و هەمیشە لە کێشەدا بوون حتا لە مەسەلەی دابینکردنی بودجە بەشە بودجەی هەرێمی کوردستان
هەواڵان لە پەرلەمانی عێراق هەواڵانی پارتی نانتوانیوە بە شێوازێکی کوردستانیانە و دڵسۆزانە بۆ میلەتەکان تەسەڕوف بکەن. هەروەها هاوکارێکی باشیش نەبوون بۆ جەنابی کاقوباد و تیمەکەی کاتێکە مفاوەزاتیان دەکرد لەسەر هەموو ئەو حەقەڕەوایانەی کە خەڵکی کوردستان هەیبوو لەسەر بەغدا، هەموو کێشەکە هەموو قورساییەکە لەسەر شانی ئەو ئەندام پەرلەمانانەی تر بوو کە غەیری پارتی بوون لەناو پەرلەمانی عێراق کوردەکانی خۆمان کە لەناو پەرلەمانی عێراق ئەندام بوون. بەداخەوە ئەو حاڵەتە بوو بە دروستکردنی درزێک لە نێوان ئەو یەکێتی و یەکریزیەی کە دەبایە لە عێراقدا لە بەغداد جێبەجێ بکرێت. بەداخەوە زۆر بەداخەوم ئەوە نەکرا. زۆر باشە. باس لەوە دەکرێت کە یەکێتی و پارتی هەمیشە تا ئەو کاتە باس لە یەکریزی دەکەن و یەکریزیان قبوڵە و داوای یەکریزی لە هێز و لایەنە سیاسیەکانی دیکە دەکەن تا ئەو کاتێک کە پۆستێکی باڵا بکەوێتە نێوانیانەوە و ناکۆک بن لەسەری. ئیدی ئەو یەکریزیە وەک دەڵێن دەبێتە هەڵم و دیار نامێنێت و پارتی و یەکێتیش ناتوان لەسەر پۆستێک بە ئاسانی ڕێک بکەون. پێتان وایە ئەمە هۆکاری چییە؟ والله ئەوەی کە ئێمە ئەیبینین و وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ملاحەزەیەکین ئەویش ئەوەیە کە جیاوازی لە بینی ئەم دوو بەرنامەیە هەیە، جیاوازێکی بەرفراوان لە بینی بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەرنامەی پارتی دیموکراتی کوردستان و لەبەر ئەوەی هەردوو حیزبەکەش حیزبی یەکەمن لە هەرێمی کوردستاندا، ئەوان لە زۆنی خۆیان و ئێمەش لە زۆنی خۆمان، ئێمە هەردوو لا حیزبی یەکەمین، بۆیە هەردوو لا دەمانەوێت بەرنامەی خۆمان بە شێوازێکی گونجاو و باش جێبەجێ بکەین. بەڵام لەوانەیە شێواز و میکانیزمی جێبەجێکردنی بەرنمەکەی ئەوان جیاواز بێت لە میکانیزمی جێبەجێکردنی بەرنامەی ئێمە دەمانەوێت بەرنامەی خۆمان وەک بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرنامەی خەڵکی کوردستان بێ، بەرنامەی کوردایەتی بێ، بەرنامەی نیشتمان پەروەری بێ، بەرنامەی دابینکردنی ژیانێکی پارتیش بەرنامەکەی خۆی بە بەرنامەیەکی نیشتیمانی و نەتەوەیی دەزانێت و پێی وایە گەر بەرنامەکەی ئەو لە بەغدا جێبەجێ ببێت گەلی کورد قازانجێکی گەورە دەکات. لەم نێوەنجەیە هاوڵاتیانی هەرێمی کوردستان چی بکەن چۆن بتوانن یەکلایی بنەوە کە بەڕاستی کام هێز و لایەنی سیاسی هەیە بەرنامەکەی لە بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستانە بەگشتی؟ پێوانەی شتە نەزەریەکان یان شتە تیۆریەکان یان پێوانەی قسە قاڵببەندی دەکرێت لەسەر ئەرزی واقع. لە ئەرزی واقع ئاچ ڕوودەدا ئەوە گرنگە. ئەگەنە لەسەر تەلەڤیزیۆنەکان و هەروەها لە ناو وتارەکان و لە کاتی هوتافکێشان و دروشم کێشانەکان لەوانەیە ئەگەر تەماشای بەرنامەی پارتی بکەی کەس نەبێ لەوان کورتتر و کوردانەتر. بەڵام ئایا لەسەر ئەرزی واقع وایە؟ کاکە ئەوان دەبابەیان لەسەر کانی ژنانیش داناوە، ئەوان بدەڕعیان لە بەدیار ماڵەکانی خەڵکی کوردستانەوە لە بادینانیش و لە منتیقەکانی دەشتی نینەوە و لە بەعشی قەو لە شوێنەکانی تر لە هەموو شاخەکانی کوردستان محاولە دەکەن دەبابەی بێگانە بهێنن و مدەڕعی بێگانە و جێشی بێگانە بێنن. ئایا ئەمە کوردستانیە؟ ئەوە کوردستانی ئایا لەگەڵ ئەو قسانەی کە باز دەکرێت لەگەڵ ئەو کوردستان پەروەریە کە ئەوان باسی دەکەن دەگونجێ؟ بەڵام ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان بە هیچ جۆرە ڕێگەی بەخۆی داوە شتێکی لەم بابەتانە بکات دەست درێژ کات بۆ دەستی هیچ بێگانەیەک کە بەدەبابە و بە ژەندرمەی خۆی بێ وڵاتەکە پارێزێت یان وای دابنێت کە وڵاتەکە دەپارێزرێ؟ ئێمە پێمان وایە بە هیچ جۆرێ ئەوە ناچێتە خانەی کوردایەتیەوە و دەچێتە خانەی دژایەتیکردنی کوردایەتیەوە ئیزافەتەن بۆ ئەوەی ئەو تەسەڕوفاتانەی کە ڕۆژانە دەنوێنرێ ئایا لە ئیدارەدانی خەڵک ئەو حکومەت و حکومەتداری کە ئێستا بە دەرەجەی یەکەم لە دەسەڵاتی پارتیدایە ئایا بەو شێوازە جێبەجێ دەکرێت کە خەڵکی کوردستان دەیەوێت یا دژایەتیکردنی خەڵکی کوردستانی تایە؟ کامیانە؟ و برسیکردنی خەڵک ئایا لەگەڵ ئەو قسانە یەک دەگرێتەوە کە ئەوان دائیمەن باسی ئەوە دەکەن کە پارێزگاری لە مافەکانی خەڵک دەکەن و ژیانی خەڵک باش دەکەن؟ ئەی باشە ئەی نایەن نازانن کە خەڵکی کوردستان ئەوە دەزانێت داهاتەکانی هەر ئەم هەرێمی خۆمان دوو میلەتی وەکو میلەتی هەرێمی کوردستانی بە ئەو پەڕی خۆشگوزەرانی و پێدەژێنرێ لە کاتێکە کە مەزدەرەکانی داهات هەمووی لە دەستی ئەوانە ئەی بۆ ئەمە ناکرێت بۆ خەڵک برسیە؟ ئەی بۆچی هەتاکو ئێستا معاشەکان بە شێوازێکی مەزبوط؟ بەڵام بەشێک لە هاوڵاتیان بۆچوونیان جیاوازە بازەوە دەکەن بەشێک لە سەرچاوەکانی داهاتی هەرێمی کوردستان لە ژێر دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستاندایە. ئەوە چۆن دەبینن؟ بەڕاست هێشتا
یەکێتی پێی وایە کە سەرجەم داهاتەکانی هەرێمی کوردستان هێشتا لای پارتیە؟ ئەوە لە کاتێکا وایە کە داهاتەکانی ئەو سنوورانی کە پێی دەگوترێ زۆنی سەوز داهاتەکان نەچێتەوە بۆ هەولێر. ئەوە لە کاتێکا دەگوترێ کە شارەوانیەکان لە سلەیمانی بۆ نمونە شارەوانی سلەیمانی ڕێگەی پێ بدرێت لە 15 داهاتەکان زیاتر خرج بکاتەوە بۆ ئاوەدانکردنەوەی ناو شار و گوندەکان و ڕێگەوبانەکان. ئەوە لە کاتێکا دەگوترێ کە ڕێگا بدرێ بە خەڵک لەو زۆنەی کە پێی دەوترێت زۆنی سەوز ژیانێکی خۆشتری هەبێ، قەرز وەربگرێ، لە حاڵەتێکدا دەبێ کە وەزئی خەڵک باشتر بێ، لە کاتێکا دەبێ کە داهاتەکان لێرە لەم سنوورە بە شێوازێکی ڕێگە پێدراو لە هەولێرەوە ڕێگان پێ بدرێت بە شێوەیەکی لامەرکەزی. ئەمە لە حاڵەتێکە وایە کە ئەمانە کرابێت، بەڵام ئەمانە زۆر دوور کەومەوە لە تەوەری بەرنامەکەم. ساڵی 2010 لە دوای هەڵبژاردنەکانی ساڵی 2010 بۆ وەرگرتنی پۆستی سەرۆک کۆماری عێراق یەکێتی نیشتیمانی کوردستان بە ڕوونی ڕەوانی کاندیدی خۆی ناردە بەغدا و بە جددی کاری بۆ دەرچوونی کاندیدەکەی کرد. بەڵام لە پەڕ پارتی دیموکراتی کوردستان وەک دەڵێن بە شێوەیەکی سوپرایز کاندیدێکی بۆ ڕکابەریکردنی کاندیدەکەی یەکێتی لە بەغدا ناردە بەغدا. پێتان وایە هەمان ئەزمموی ساڵی 2010 و دوای هەڵبژاردنەکانی 2010 لەم ساڵیشدا دووبارە دەبێتەوە، یان یەکێتی کاندیدەکەی خۆی کاری بۆ کردو و مسەوگەری کردووە کە وەری دەگرێت؟ خۆتان دەزانن بەپێی ئەو عورفەی کە ئێستا باوە لە عێراقا و ئەو عورفەش لە ژێر چاودێری وڵاتانی زلهێز و هاوپەیماناندایەت کە ئەوان دەتوانین بڵێن ئێستا وەکو وەسیوان لەسەر عێراق، وەکو عورفێکی لێ هاتووە کە سەرۆک کۆمار کورد بێت و ڕئیس وزەرا شیعە بێت و ڕئیسی پەرلەمان سوننە بێ. یعنی ئەمە بۆ بە عورفێک و ڕاستە لە دەستورانە نووسراوەتەوە، بەڵام بۆ بە عورفێک وەکو دەستوری لێ هاتووە و جێبەجێ دەکرێت هەر ئەوەی وەکو ئەوەی کە لە لوبنانیشدا هەیە. خۆتان نەزان لە لوبنانیش حاڵەتێکی لەو جۆرە هەیە، وەکو عورف جێبەجێ دەکرێت. لەبەرەوە ئەمە خاڵی یەکەم پارێزگاریکردن لە پۆستی سەرۆک کۆماری عێراق بۆ کورد ئەوە زەمانەتی خۆی هەیە و لە هەمان کاتیشا ئێمە کردومانەتە عورف بووە لە بینی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کە پێشتر جەنابی مام جەلال و جەنابی کاک مەسعود ئیتفاقیان لەسەری کردو، بڕیاریان لەسەری داوە کە بۆ یەکێتی بێ. لەو حاڵەتەدا هەم بۆ کووردە و هەم سەرۆک کۆمار بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت. بەڵام لە هەرێمی کوردستانە، لە ناو هەرێمی کوردستان ئیتفاقێکی ترمان هەبوو کە بەپێی ئەو ئیتفاقە دەکرێت ئێمە باز لە حکومەتی هەرێمی کوردستانیش کەین بزانین حکومەتی هەرێمی کوردستان چۆن بەڕێوە دەچێت. ئەمەش یەکێکە لە خاڵە زۆر گرنگەکان کە لە پێشووتریش ئیتفاقی لەسەر کراوە و جەنابی مام جەلال هەر ئەوێ دەمێ لەگەڵ جەنابی کاک مەسعود ئەو شتیان بڕاندوێتەوە. بۆیە ئێمە وای دەبینین کە هەم سەرۆک کۆماری عێراق دەبێت کورد بێ و لە هەمان کاتیشدا پشکی یەکێتی نیشتیمانی کوردستانە و ئەگەر لە حاڵەتێکە ئەم ئیتفاقانە هەڵبۆشێنرێتەوە حسابی بۆ نەکرێ، من پێم وایە بێ ئەوە کاریگەری خراپی دەبێت لەسەر یەک ڕیزی خەڵکی کوردستان. زۆر باشە. لە ئەگەری بوونی کاندیدی پارتی دیموکراتی کوردستان بۆ پۆستی سەرۆک کۆمار هەڵوێستی فەرمی یەکێتی نیشتیمانی کوردستان چی دەبێت؟ پێتان وایە بە ئاسانی دەگەنە ئەو یەک ڕیزی کە باز دەکرێت، من پێم وابێ ئەوە ڕکابەریەکە بەردەوام بێت تا یەکلایکردنەوەی پۆستەکە. وەک عەرزم کردن هەر هەمان وەڵامە ئەوە کاریگەری دەبێت بۆ سەر یەک ڕیزی خەڵکی کوردستان لە هەرێمی کوردستانیش. باشە، زۆر باشە. قسە هەبوو لەبارەی ئەوەی کە جاری پێشوش لە ساڵی 2010 بەشێک لە پەرلەمانتارەکانی یەکێتی لە پەرلەمانی عێراق پشتگیریان لە کاندیدەکەی یەکێتی نەکرد. پێتان وایە ئەو دوو هەڵوێستیەی لە ناو بەشێک لە پەرلەمانتارەکانی یەکێتی لە ساڵی 2010 دروست بوو دووبارە بێتەوە، یان ئێستا یەکێتی دەتوانێت یەکدەنگ بێت و یەک ڕیز بێت بۆ هەڵبژاردننی؟ هەرگیزەوە دووبارە نابێتەوە، هەرگیزەوە دووبارە نابێتەوە و ئەندام پەرلەمانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە نوێنەرایەتی هاوپەیمانەتی کوردستان دەکەن کە ئەوان نوێنەرایەتی گۆڕانیش دەکەن، لە هەمان کاتە ئەوە هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانیشە کە ئەو ئەندامانەی کە دەرچوون نوێنەری هاوپەیمانی کوردستانن وەکو هاوپەیمانی کوردستان بەشدار دەبن لە پەرلەمانی کوردستان و یەکدەنگ و یەک ڕەنگ بە هیچ جۆرێ لادان لەو بیر و بۆچوونانە دروست نابێت لە بور و بۆچوونانێکی یەکێتی نیشتیمانی کوردستان هەیەی بەشەوە. لە چەند ڕۆژی ڕابردوودا بافڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی بە ڕوون و ڕاشکاوی دکتۆر بەرهەم ساڵح سەرۆک کۆماری ئێستای
عێراقی ئاشکاری بەوەی کە تاکە کاندیدی یەکێتی دەبێت بۆ ئەوەی جارێکی تر لە خولی داهاتوو سەرۆک کۆماری عێراق بێت بەڵام لێرە لەوێ باز لە هەبوونی هەوڵ دەکرێت لە ناو خودی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کاندیدکردنی کەسێک گیاندوانی تر بۆ پۆستی سەرۆک کۆمار ئەمە تا چەند ڕاستە ئایا یەکێتی لەسەر کاندیدکردنەوەی دکتۆر بەرهەم ساڵح یەکلایی بووەتەوە؟ تاکو ئێستا ئەو بابەتە بە شێوە بەڕەسمی باز نەکراوە ئەگەر وا بۆیە لەگەڵ ئەندامانی سەرکردایەتی بە جۆرە لە جۆرەکان باز دەکرا تاکو ئێستا بە زانیاری چی هەیە لە لای تۆ جیاواز لە شتی فەرق؟ من هیچ زانیارێکم لۆ ڕۆنیە. بەڕێز پێستون سابووراوایی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس کە لەگەڵمان بوو. سپاس بۆ ئێوەش هەر بژین سپاس زۆر سپاس بینەرانی بەڕێز ئێوەش هەرشاد بن کاتێکی خۆش خواتان لەگەڵ بێت.